1789 قهرمان شهید بوون ئەوەی پێشمەرگە کردی من تەحەدا دەکەم سوپایەکی تر لە هەموو جیهان هەبی بەو چەکەی پێشمەرگە ئەو دوژمنە بشکێنی ئەو ئەوەرانەی کە لە کوردستانن برای ئێمەن میوانی ئێمەن تەوسیەی من بۆ هەر هەمووتان وەکو چاوی خۆتان بیان پارێزن احترامیان بگرن ئێمە ناگەڕێینەوە بۆ ئەزمونێکی شکست خواردوو ئەمە 100 ساڵە گەلی کوردستان سزا ئەدەن ئەرێ تێر نەبوون واز لە خەڵکی کوردستان بینن وەرن من سزا بدەن من دەمەوێ لێرە یەک شت بەخۆی خۆم بڵێم بە ئێوەش بڵێم من ئەو کەسە نیم خۆم سەرمەزاری ملەتی خۆم بکەم گرنگی ڕیفراندۆم من پێم وایە گەورەترین شۆڕش کە ئێمە کردبێتمان ئەو ڕیفراندۆمەیە چونکە بە شێوازێکی دیموکراتیانە دوور لە چەک دوور لە تونند و توژی ئێمە داوای مافی خەڵکی کوردستانمان کردووە لەو ناوچانە بۆیە ڕیفراندۆم گەورەترین پرۆسە بوو کە کورد کردوێتی وە گەورەترین شۆڕش بوو کە کردومانە ئێمە دەزانین لەوەتەی دەوڵەتی عێراق دروست بووە لە ساڵی 1920 و 22ەوە حکوومەتەیەکە لە دواییەکەکانی عێراق دایانەوێ ئەو ناوچانە داگیر بکەن یا لە کوردستان جیای بکەنەوە لەبەرەوەی شوێنی نەوت و کانزاکانە بەڵام گەورەترین شۆڕش بەلای منەوە ڕیفراندۆم بوو چونکە بە شێوازێکی دیموکراتیانەوە بە شێوازێک کە هیچ تنگ و توژێکی تیانە بوو خەڵکی ئەو ناوچانە بڕیاریانە کە ئەوانە سەر بە کوردستانی گشتی یا بڵین بە کوردستانی گەورەن و بە تایبەتی بە هەرمی کوردستان گومانی تێدا نییە ڕیفراندۆم تاسەر ئێسقان خەباتێکی شارستانیانەیە چونکە ئیمڕۆ لە دنیادا وە لە لای زلێزەکانی دنیا و لە لای کۆمەڵگەی دیموکراتی خەباتی چەکداری زۆر هین نییە زۆر مەرغوب نییە بەڵام خەباتی دیموکراتی باشترین شتە بۆ گەیشتن بە ئامانجانەتەوەی و مافەکانی گەلی کورد ڕۆژی 25 یادی ڕۆژە مەزن و ڕۆژە پرشکۆکەی گەلی کووردە کە ئەو ڕۆژە سەرجەم گەلی کورد بە یەک دەنگی و بە یەک ڕیزی بەڵێیان بۆ سەر بەخۆی کرد کە ئەمە مێژوویەکە هەمومان پێویستە شانازی پێوە بکەین و شەرەفمەند بین بۆ ڕۆژەی کە دەنگی گەلی کورد دەنگی گەلێکی ستەم دیدە ستەم لێکرا و بگاتە دەنگ هەموو جیهان کە داوای سەربەخۆی یەکا بۆ ئەوەی کە وەکو وڵاتانی تر وەکو هەموو نەتەوەیەکی تر بگا بە و ئازادی و ئەو خەونە لە مێژوونەی کە چەندین ساڵ قوربانی و شەهید و کیمیاباران و ئەنفال کراوە بۆ ئەوە هەموو تاکێشی کورد و لە ئایندەش نەوەکانی ئێمە شانازی بە ڕۆژی ڕیفراندۆمەوە بکەن و ئەو ڕۆژە هەمیشە یاد بکرێتەوە و بەرزڕا بگیرێت 25 ڕۆژی ڕیفراندۆم لە سەرجەم میلەتی کورد و تاوای کوردستانیان پیرۆز بێت ئەم ڕۆژە شکۆدارە ڕۆژی خوێنی شەیدان بوو بەرهەمی ئەو شەیدانە بوو کە چەندین ساڵ میلەتی کوردیاوێتی بەڕاستی ڕۆژێکە نابێ هەرگیز لەبیر بکرێت و هەمیشە یاد بکرێتەوە چونکە ئەتوانین بڵین ئەمە شوناسێکی مەزنی ئەم میلەتەیە تاپۆیەکە لە گیرفانی هەموو تاکێکی ئەم کوردستانیانەیە چونکە جێگەی شانازیە یعنی ئینسان ئەتوانێت بڵێت ئێمە هەین ئێمە نەتەوەین
ئێمە پێویستیمان بۆیە وەکو وڵاتانی تر مافی خۆمانە خاوەن دەوڵەتی خۆمان بین وەکو هەموو وڵاتان جێگایەکی باشتر و نیشتیمانێکی باشترمان هەبێ ئێمە ناگەڕێینەوە بۆ ئەزمونێکی شکست خواردوو ئەمە 100 ساڵە گەلی کوردستان سزا ئەدەن ئەرێ تێر نەبوون واز لە خەڵکی کوردستان بینن وەرن من سزا بدەن طبعا کاریگەری زۆری هەیە بۆی کە ئێمە بەو شێوازە کە بە شێوازی دیموکراتیانە ڕیفراندۆممان کرد و داوای مافی خەڵکی ئەوێمان کرد ئەبینین یعنی دەرودراوسێ بەو پەڕی هەموو هێزی خۆیان بۆ کارهێنا بۆی ئەنجامەکانی ئەو ڕیفراندۆمانمان بۆ نێتدی معنای وایە ئەو خەباتە خەباتێک بوو کە دشمنانی کورتیا داگیرکەرانی کوردستان باش دەزانن ئەوە چ جۆرە خەباتێکە بۆیەکە لە ئاسمان و زەوی و لە هەچی دەرچەی کوردستانی هەرێمی کوردستانەیە هەمویان لێداخستین و تاوەکو ئێستاش دەوڵەتانی دراوسێ زۆر بەڕاشکاوی دێڵێم تورکیا ئێران سووریا ئەو عێراقی ئێستا هەیە کار لەسەر ئەوەکەن کە دەرەنجامەکانی ڕیفراندۆم ڕۆژ بۆ دوای ڕۆژ ئەو دەرەنجامانە لە ناو بەرن و کاریگەری نێڵن تەمانەوەن هەموو دەوڵەتن و هێزیان هەیە بەڵام ئێمە گرنگین ئایا ئێمە چی دەکەین بۆ ئەوەی دەرەنجامەکانی ڕیفراندۆم لە بەرژەوەندی خۆمان وەرگرین ئەوەش بەچی ئەبێ بەیەکڕیزی هەموو هێزە کوردستانی کامەوە بە یەک هەڵوێستی و بە خەباتێکی درێژخایەنی مەدەنیانە لە پێناوی ئەوەی دەرەنجام و ئەنجامەکانی ڕیفراندۆم لە بەرژەوەندی گەلی کوردستان جێبەجێ بکەین لە یادی ڕیفراندۆمی مەزندا سڵاو نێرم بۆ هاوڕێ هاوسەنگەرانم کە گیانی خۆیان بەخت کرد بۆ ئازادکردنی کوردستان و تاگانیان بەم ڕۆژە پیرۆزە و تاکە شانازی گەورم کە متڵاتم شانەزی پێوە بکەم ڕیفراندۆمە مەزنەکە بوو زۆر سوپاسی سەرۆک بارزانێکن کە ئەو هەلی پێبەخشین کەوت ئەم سەردەمەوە توانیمان بەشداری لە ڕیفراندۆما بکەین دووبارە سەر ڕێز و نەوازی بۆ شەیدانی ڕێگەی گەلی کوردستان 1789 قەهرەمان شەهید بوون ئەوەی پێشمەرگە کردی من تەحەدا دەکەم سوپایەکی تر لە هەموو جیهان هەبی بەو چەکەی پێشمەرگە ئەو دوژمنە بشکێنی ئەم خاکە جوانە بۆ من ژیانە بۆ حوجانم بافیدای کوردستانە چاوی هەموانە هیوای دڵانە چەند شیرینە بۆچی جوانی ژیانە ئەم خاکە جوانە بۆ من ژیانە بۆ حوجانم بافیدای کوردستانە چاوی هەموانە هیوای ئەوەی کە کرا بەتایبەتی سەرۆک بەرزانی کردی ئەو خۆڕاگریە ئەو داکۆچی کردنە ئەوە خۆی بۆ خۆی زۆر گرنگی هەیە بەڵام من پێم وایە ڕۆڵی سەرۆک بەرزانی لە مەولا گرنگترە کە بتوانێت باڵ بچێشە بەسەر هەموو هێزە کوردستانەکان بە تایبەتی لە باشوور و بتوانێت بیان هێنێتەوە سەر تایم کە لە پێناوی ئامانجەکانی ڕیفراندۆم کە کردمان بتوانین بەرهەمەکەی بخۆین کەم یا زۆر بەڵام ئەوە زۆر گرنگترە لەوەی کە پێشتر ئەوەی کردی گرنگ بوو بەڵام گرنگتر ئەوەیە کە ئێستا سەرۆک بارزانی کە تاکە کەسە لە کوردستانی باشوور تقریبا جڵەوی دۆزی نەتەوەی بەدەستێتی بۆ ئەمەلا زۆر گرنگە سەرۆک بەرزانی بتوانێت لەگەڵ هەموو هێزەکان بە پشوک و گەورە بە کورد و ناکورد ئەوەی کە لە کوردستانە ئاژی بتوانێت هەماهەنگیان لەگەڵاکە و جارێشکە ئەو ناوچانە بێنێتەوە ژێر ڕێفێریمی کورد ڕیفراندۆم ئەو ڕۆژە مێژوە بووی کە هەموو تاشێکی کورد پێویستە شانازی پێکە من وەکو هاوڵاتیەک یەکێک بەو ڕۆژانە ئەبینم کە شانازیتیانکەم کە مافێکی سەرەتایی هەموو هاوڵاتیەکە کە پێویستە ڕاو بۆ چوون و ڕای خۆی دەربڕێ ئێمەش وەکو گەلانی وڵاتانی دنیا پێویستمان بۆ بوو کە چەند ساڵە لە ژێردەستی و نەهامەتی و بووینەتە
داردەستی وڵاتانی قلێمانە پێمان خۆش و لەو ڕۆژە ڕای خۆمان دەربڕین ئێمەش وەکو گەلان مافی ئەوەمان هەیە کە سربەخۆ بین و خاوەن ئیرادە و ساحێبی کیانێکی سربەخۆ بین لە سای پەرلەمان و حکومەتە بۆیە من لەم ڕۆژەدا پیرۆزبایی لە سەرجەم ڕیفراندۆم خوازانەکەم دیارە بەرەو یادەمەزنەکە دەڕۆین کە ساڕ ڕۆژی ڕیفراندۆمی کوردستانە کوردستانیانی عزیز لەو ڕۆژەدا بڕیاریاندا بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن بۆ سربەخۆیی بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی و وەک مافێکی چارەی خۆنووسین بڕیاریاندا لەو ڕۆژەدا بە خۆشحاڵیەوە ئێمە وەکو میلەتی کورد ئەو ڕۆژەمان هەیە کە دەتوانین بۆ مێژوو نەوەکانیشمانە دادوو شانازی پێوە بکەن ئەمەش بە هیمەتی و بەڕابەتی جەنابی سەرۆکی بارزانی کە بڕیارێکی مەزنیدا ئەو بڕیارە سەنگ و قورسایی گەوری لە جیهاندا هەیە بۆ بە میلەتی کوردیش تایبەتمەندی و گرنگی خۆی هەیە و هەمومان شانازی پێوە دەکەین لەو ڕۆژەدا هەمومان بڕیاری ئەوماندا کە کوردستان دەچێتە قۆناغێکی نوێەوە دەچێتە ژیانێکی نوێەوە ئەویش دروستبوونی دەوڵەتی کوردیە بۆ ئێمە جێگەی فەخارە و جێگەی ئەوەیە کە دەستخۆشی لە هەموو خەڵک کوردستان بکەین و پیرۆزبایی لە هەموو خەڵک کوردستانیش بکەین بۆ ئەو ڕۆژە مەزنە کە بڕیاریاندا بیر لەوە بکەنەوە ئایندە بۆ خۆیان دەستنیشان بکەن بە جێگەی ئەوەیە کە لەم ڕۆژەدا زۆر زۆر سوپاسی سەرۆک بارزانی بکەین کە بە هیمەتەوە بە جورئەتەوە بڕیاری ئەوەی داوە کە بڕیاری ئەوەی دا کە ڕۆژی ڕیفراندۆم خەڵکی کوردستان بچنە سەر سووقەکانی دەنگدان و بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن. ڕیفراندۆمی هەرێمی کوردستان 25/9 2007 وەرچەرخانێکی مێژووی بوو لە بزوتنەوەی سیاسی ڕزگاری خوازی نەتەوەکەمان لە جیهان و لە هەر چوار پارچەی کوردستاندا. ئەوانەمان بەناحەزان و دۆستەکانمان وت لە پاش شۆڕشەکانی شاخ و شارستانیەتی و پاشان بەدەستهێنانی هەموو ئەو دەستکەوتانەی خەبات و تێکۆشان و قوربانی گەلەکەمان بڕیارێکی چارەنووسازدرا کە 25/9 ببێتە ئەو ڕۆژەی کە کورد ڕەدی هەموو نەهامەتیەکان و سەرجەم ئەو ڕژەمەیەک لە دواییەکانە دەکاتەوە کە دەبێت گەلی کوردیش وەک هەر گەلێکی تری سەرڕووی ئەم زەمینە دەبێت خاوەنی کیان و دەوڵەتی سربەخۆی خۆبێ ئەوەیش بە پێشەنگی و ڕابەرایەتی ڕێبەری گەلی کورد جەنابی کاک مەسعود بارزانی و بەشێک لەلایەنە سیاسیەکان و ئامادەیی ئەو بڕیارە بوون. ڕۆژی 25/9 بوو بەو ڕۆژەی کە کورد دەبێت نەخشەی سیاسی کورد دیاری کرا و نەخشەی جوگرافی هەرێمی کوردستان دیاری کرا بە کەرکووکی دڵی کوردستانیشەوە ئەمە خۆی لە خۆیدا پێمان دەڵێ کورد هەرگیزا و هەرگیز دەست لە بستێکی خاشی کوردستان هەڵناگرێ و بەرچاوڕۆشنی ڕیفراندۆمی 25/9 2007 بوو بە وەرچەرخانەی کە لە داهاتوودا دەبێت هەر چوار پارچەی کوردستان بە ڕۆژئاوا بە باکوور بە ڕۆژهەڵات دەبێت یەک بگرێت و کوردستانێکی سەرتاسەری و دەوڵەتێکی سەربەخۆی کوردی دروست ببێ. من دەمەوێ لێرە یەکشت بە خۆی خۆم بڵێم بە ئێوەش بڵێم من ئەو کەسە نیم خۆم سەرمەزۆری ملەتی خۆم بکەم.